بەناوی خدای بەخشندەی میهرەبان، سەلام و میهرەبانی خواتان لەبێ ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی ڕچەی زانایان. خۆشەویستان، خۆشحاڵین لە ئەڵقەیەکی تری تازە لە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویستدا دەبین. بەڕێزانم، بۆ ئەڵقەیەم جارە دەڕۆینە سیرەت و ژیانی جەنابی مامۆستای ڕێزدار، مامۆستای پایەبەرز و مامۆستای هەڵکەوتووی کوردان، بەڕێز مامۆستا عەبدوڵای فەرهادی، خوای گەورە دەرەجەی عالی کات. ئێوەی خۆشەویست تا دواساتی بەرنامە بینەرمان بن. سەرەتا وەک هەمیشە ژیانی مامۆستا دەبیستن و دواتریش لە خزمەتی حاکم عەبدولباستی کوڕی جەنابی مامۆستادا دەبین و بۆ هەڵدانەوەی زیاتری پەڕی ژیانی جەنابی مامۆستا و هەروەها هێندێک لە قوتابیەکانی دەدوێنین بۆ ئەوەی زیاتر لە ژیانی ئەوە قوڵ بینەوە و ئاشناییمان زیاتر بێ لە ژیانی جەنابی مامۆستا. ئێوەی خۆشەویستیش تا دواساتی بەرنامە بینەرمان بن. مامۆستا عەبدوڵڵا فەرهادی. مامۆستا عەبدوڵڵا فەرهادی کوڕی مەولود، کوڕی عوسمان، کوڕی حەمەد لە گوندی لە هێبانی سەر بە پارێزگای هەولێر لە ساڵی 1970 زاینی لەدایک بووە. پاشان خێزانەکەی کۆچیان کردووە بۆ گوندی هێلەوە و دواتر ڕوویان کردۆتە گوندی گرد عازەبان لە باشووری شاری هەولێر. مەلا عەبدوڵڵا لە بنەماڵەی فەرهادیانە کە بنەماڵەیەکی ناسراون لە شاری هەولێر و چەندین زانای ناودار و نووسەر و کەڵە پیاوی گەورەیان تیا هەڵکەوتووە. مەلا عەبدوڵڵای فەرهادی پێش ئەوەی بگاتە تەمەنی 3 ساڵی باوکی کۆچی دوایی کردووە، هەر لەبەر ئەم هۆکارەش بۆ ژیانی مناڵی بە ناخۆشی تێپەڕاندووە. مامۆستای ناوبرا و 4 برایتری هەبووە، بەڵام هیچ خوشتێکیان نەبووە، خۆشی برا بچووک بووە. مامۆستا عەبدوڵڵا لە ژیانیدا 2 جار هاوسەرگیری کردووە کە یەکێکیان ئامۆزای خۆی بووە و 3 کوڕ و 4 کچی هەبووە و لە هاوسەری دووەمیش 2 کوڕ و 4 کچی تری هەبووە. مامۆستای ناوبرا و کەسێکی کۆمەڵایەتی بووە و هەمیشە سیلێ ڕەحمی بەجێ هێناوە و سەردانی خزمانی کردووە و لەگەڵ دراوسێکانیدا زۆر باش بووە و ڕێزی زۆری لە خەڵکانی غەیرە موسڵمان گرتووە و هەمیشە شەوانە پێش ئەوەی بخەوێت دوعای خێری بۆ کەس و کار و نزیکەکانی خۆی کردووە. مامۆستا عەبدوڵڵا فەرهادی و ڕۆژانی هەینی لە حوجرەکەی خۆی دادەنیشت و وەڵامی پرسیارە شەرعیەکانی خەڵکی دەدایەوە و سەرەڕای زانستی شەرعی و لە زانستەکانی تری شارەزایی باشی هەبووە. هەرگیز لە خۆیەوە وەڵامی هیچ پرسیارێکی نەداوەتەوە و بەڵکو زۆر جار کە پرسیاریان لێ کردووە وتوویەتی نازانم. مامۆستا بۆ بژێوی ژیانی هەرگیز نەیویستووە ببێتە ئەریک لەسەر شانی خەڵکو و بۆیە خەریکی کاری بازرگانی بووە و ماوەیەکیش کتێبخانەی هەبووە و خەریکی کڕین و فرۆشتنی کتێب بووە. لە ناو زانایانی سەردەمی خۆی پایەکی زانستی زۆر بەرزی هەبووە. مامۆستا عەبدوڵڵا فەرهادی چەندین جار فەریزەی حەجی بەجێ هێناوە. یەکەم جار لە ساڵی 1957 بووە، دوجاریش لە ساڵی 1981 بووە. سەرەتا مامۆستای ناوبرا و لە گوندی گرد عازەبان دەستی کردووە بە خوێندون و دواتر لەگەڵ براکانی چۆتە گوندی باداوە و پاشان چووە بۆ گوندی خەرابە بۆ قوتابخانەی مەلا مەحەممەد فەرهادی برای و دواتر ڕووی کردۆتە ناوچەی خۆشناوەتی و لە گوندی هیران گیرساوەتەوە. بەشێکی ژیانی مامۆستا عەبدوڵڵا فەرهادی لە گوندی گڕاویش بەسەری بردووە. سەردەمێکیش لای حوجرەی مەلا عەبدوڵڵای هەرتەلی خوێندوویەتی و لە تەمەنی 15 ساڵیدا چۆتە کەرکووک و پاشان چۆتە شاری بەغدا و لای شێخ ئەمجەد زەهاوی و شێخ محەممەد قەزلەجی درێژەی بە کاروانی زانست داوە و لە سەردەستی مەلا عەزەدین ئەفەندی ئیجازەی مەلایەتی وەرگرتووە و ئاهەنگێکی گەورەی بۆ ساز کراوە بەو بۆنەیەوە. مامۆستا لە کۆتایی ژیانیدا تووشی نەخۆشیەکی درێژخایەن بووە و لە بڕواری چاری مانگی تشرینی ساڵی 2010 گەڕاوەتەوە بۆ لای خوای گەورە و بە مەشگەلی کوردیەکێک لە هەرە ئەستێرە گەشەکانی ئاسمانی زانستی خواناسی و دینداری لەدەستدا. بەڵێ بینەرانی ئەزیز و خۆشەویست، دوبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. لەگەڵ یەکێک لە کوڕەکانی جەنابی مامۆستای ڕەحمەتی دەدوێین بۆ ئەوی زیاتر قوڵ بینەوە لە ژیانی جەنابی مامۆستایش بەڕێز حاکم عەبدولباست فەرهادیە. ئوستاد سەلامی خوای گەورە لەسەر بێ. عەزیز سەلام و ڕەحمەت الله، بەخێر بێن، چاوم بێن. ئەگەر پێمان بڵێ جەنابی مامۆستا لە کێوە دەستی بە دراسەتی شەرعی کرد و هەروەها ئەو شوێن و مامۆسانەی کە هەم لە خزمەتی دەرسی خوێند و هەمیش لە شوێنانێکەوە دەستی تێدا خوێن و کامانە بوون؟ خۆی ئەگەر تەماشا بکەین بابم وەختی خۆی 5 برا بووینە کە بابیان وەفاتی کردیە، نەخۆش کە تێ دیارە وەسیەتی ئەوە بووە بە داپیرمی گوتیە، گوتی ئەو 5 کوڕی دەبی هەر 5 بکەی مەلا.
داپیرم هەوڵیدایە هەر 5 کوڕی لە بەرخیندنێدانە هەر 5 بووینە مەلا ئەو کاتی مەدرسەیت کە نەبوو غەیری مەدرسەی دینی بابم گچکەترین برایەکانی بووە لەبەر هەندێ لەکوێ بوون ئەوساس ئەوان خۆیان لە گوندی لهێبان بوونە دوایە هاتینە گرد ئازەبان جەکە باب ویلادەتی لە گوندی لهێبان بووە کە لەوێ دیارەوەچی دەستی پێکردیە لە عمری 5-6 ساڵی سیپارە ئەوانەی لە لای برایەکانی خوێندە دوایە هەر زۆربەی دەرسەکانی لە لای مام مەلا سەعید و مام مەلا سادق خوێندە پاشتر ئەوەی کە بەخۆی نووسیتی زیاتر لە 37 مەدرسەی کردیە لە کوردستان و لە خارجی کوردستانیش یان لێش دەماوە لە بۆی کە بەڵێ خۆی لێرانە ئاخر شت کە لە مەدرسەکانی خۆشناوەتی و لە کەرکوچێ خوێندیە چوویتە بەغدایە لێرە فەقێی عیزەدینی مەلافەندی بووە مامەکانم لەکن جەنابی مەلافەندیان خوێندە ئەو گچکەتر بووە لەکن عیزەدینی بووە 12 فەقێ بووینە کە مجازی عیزەدینی مەلافەندینە بەڵام پاش ئەوەی کە مەلافەندی وەفات دەکا دیارە بابم ناتوانانی دەرسەکەی تەواوکەن دەیگۆل لەبەر میوانە زۆری میوان دەهات گوتی ئیجازەم لێ وەرگرت لە جەنابی عیزەدینی مەلافەندی گوتم دەچمە بەغدایە لێرانەش ناچوو کە فەقێی ماری مەلافەندی وەچی مەنکوحەی ئەنبیایانن ناکرێ بچن لەکە مەلایەش کە بخینن لەبەر هەندێک دەچمە بەغدایە ئەگە ئیزنم بدەیت گوتی ئیزنی دام لەوێن دەرچووم لەکن شێخ ئەمجە زەهاوی لەگەڵ مامۆستا مەلا سلێمانی ئەرزەڕۆمی تورک لەگە مامۆستا محەممەدی قزلجی لە بەغدای هەموو لە بەغدایە لەکن ئەو سێ مامۆستایە خوێندە ئیجازە لێ چی وەرگرت ئیجازەی علومی ئەجە وعدیدا بۆ عیزەدین ئەفەندی گوتی ئەگە لەوێ تەواوم کرد دێمەوە لە لای جەنابەت ئیجازەشی لە شێخ ئەمجە زەهاوی وەرگرتێ لەوێن دەردیارە ئیجازەی علومی حەدیثیش کە کەم مەلای کورد ئەو ئیجازەیان هەیە لە لای ئیجازەی عادەتەن وەردەگیری ئیجازەی عامە بڕوانامە شەرعی 12 علمیەکەیە بەڵام ئیجازەی علومی حەدیث ئەوە متەخەسیص دەبی ئەتو لە علومی حەدیث سەنەد و هەموو علومەکانی حەدیث علومی حەدیث چی هەیە ئەو لە مامۆستا مەلا سلێمانی ئەرزەڕۆمی تورک وەریگرتە کە خەڵکی کوردستانی باکوور بووە لە بەغدایە بووە کورد بووە بەخۆی دەیگوت بەخۆی تقریبا نزیکە 30,000 حەدیثی لەبەر بوو ماشەڵڵا وتی فەقێویش کە ئیجازەی علومی حەدیثی دابایە دەبا بەلای کەمی 30,000 حەدیثی لەبەربی بابم گوتی پاش ئەوەی ئەوەندەی لە هەلاوی نزیکە 30,000 حەدیثم بە سەنەد و ڕاویەوە لەبەر کرد ئیجازەی علومی حەدیثی دامێ لەگەڵ علمەکانیش لەگەڵ علمەکانی کەش بەڵێ چەند ئیجازەی وەرگرت لە لای مامۆستایدی بۆ نمونە هەر پاشتر هاتەوە لای عیزەدینی مەلافەندیش ئیجازەی 12 علمیەکەی لەگەر ئەو 12 مامۆستایە مامۆستا مەلا خدری شامەمەری بوو مامۆستا مەلا عەبدوڵای بابی مامۆستا مەلا سەعدی مامۆستا سەعدی ئەوانە لەگە بابم 12 کەس بووینە هەر ئەو 12 کەسەش ئیجازەیان لە عیزەدینی مەلافەندی وەرگرت پاشتر ئەوە بۆ عیزەدینی مەلافەندی بووە نائب ڕئیس پەرلەمانی عێراقی خەریکی وەزیفەی ئیداری بوو تاکەی لە دراست بەردەوام و دواتر دەستی بۆ کرد کە ئەو دەرس بڵێتەوە کە ئیجازەی وەرگرت لێرانە هاتەوە لەکن عیزەدینی مەلافەندی چووە گوندی سووریژەی لەوێن دەربووە مەلا مەدرسەی هەبوو فەقێی هەبوو فەقەیەکی زۆر لە لایویان خوێندە ئەوانەی کە لای بابمیان خوێندە مامۆستا مەلا عەبدولواحید هەزار ڕەحمەت لێ بابی مامۆستا مەلا عەبدولکەریمی فەقێ بابم مامۆستا مەلا عەلی بیرە عارەبان مامۆستا مەلا عەبدوڕەحمان شەمشولەی هەزار ڕەحمەتیان لێبی ئەوانە و زۆریت کە مامۆستا هەر بەردەوام بۆ تا گەیشتە ئەوانەی کە مامۆستایانی تازە ئێستا ئەوانەی تازە ئەوی لە جیلی ئێستاش کە لە حیات ماون مامۆستا مەلا شێرزاد لە لای باب مخیندێ مامۆستا مەلا بەشیر دکتۆر بەشیر مامۆستا مەلا کەمال ئەوانە مەجموعەی گەلێک زۆر بوون لێران دەهاتن مامۆستا مەلا تاریق زۆریان دەهاتن لێرە لەو مەدرسەی و هەروها لەو مزگەوتەی مەدرسەیەکیان دانا مەدرسەی ئیبن سەلاح شارە زووری پاژاپەڕین لێرانە لەگەڵ مەجموعەیەک مامۆستایت کە زۆر دکتۆر ئێستا دکتۆرایان وەرگرتە خەریجی ئەو مەدرسەی ئێرە ئیبن سەلاح مزگەوتی عەبدوڵڵا فەرهادی هەر بە خۆی دروستی کرد خۆی ساڵی 75 ئەوەی بەبیرم بێ ئەو عەردە ئیجەمعیە معەللیمین بوو کڕی بە سعرەکی ڕەمزی بە پارەی خۆی کڕی بەڵام دروستکردنەکەی خێرەومەند چونکە ئەو ئیمکانیەتی نەبوو ئەو لە وەزیفە معاشەکەیان دەنەبوو
خەڵک باروبوویان کرد و مزگەوتەکەیان دروستکە مزگەوتێکی گچکە بوو لە ئەو کاتی باش بوو بەڵام 4-5 ساڵ پێش ئێستا پاش وەفاتی خۆی مزگەوتەکەمان دکتۆر عاتفی برام و مەجموعەیەکی تر و بەمە و ئەمنیش لەگەڵیان و ئیتریش محاولەمان کردەوە بۆ شێوەی ئێستا تعمیر کرا. باسی دکتۆر عاتفت کرد ئەگەر باسی کوڕەکانی جەنابی مامۆستا ڕەحمەتی لێ بکەی چەندن و هەروە پیشیان چییە؟ ئێمە 5 براینە. بەڵێ. کاکم برای گەورەم دکتۆر ئەحمەد فەرهادی پرۆفیسۆرە ئێستا لە جامیعەی نیویۆرکە لە ئەمریکای. لێوێ دەرز دەڵێتەوە. لێوێ دەرز دەڵێتەوە تەرجمانی ڕەسمی بەیت الئەبیەزە زمانی کوردی. پاشیوی کاکم محەممەد ئەوە خاننشینە لە من گەورەتراویش ئەوجا تەسەلسل سێم ئەمنم لە دوای من عەبدولمەلیکە کە برای لە من بچووکترە ئەویش مامۆستای جامیعەیە لە ئەمریکایە و دکتۆر عاتفی برام ئێستا ڕاگری کۆلیج زمانە و 8 خوشکیشم هەیە بەڵێ خوشکەکانیشم هەندێکیان وەزیفەیان هەیە و یەک لەوان پرۆفیسۆرە دکتۆر ساجدەی خوشکم ئەویش لە کولیە زمانە تەمەند درێژ و خدا لێکن ئەگەر ئیجازە فەرمون بێکەوە دەڕۆینە سەر بەرهەم و کتاب و دەستنووسەکان لە خزمەت فەرموو. پرۆفیسۆر دکتۆر کەمال سادقڵە کە بەڕێستان قوتابی جەنابی مامۆستا بوون پێیان بڵێن زانستی مامۆستا لە هەموو زانستە شەرعیەکان ئاستەکەی لە شوێ بوو. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرەتا لەخوای گەورە دەپاڕێنەوەکەوە دەرەجە و پلە و مەقامی مامۆستای ڕەحمەتی بەرزتر و خۆشتر بکە لە بەهەشتی بەرینی خۆی ئینشاءالله تعالى. دیارە مامۆستایەک لە ئەوسافەکانی عالیمەکی مەوسوعی بوو، عالیمەکی متەبەحیر بوو، مەکتەبەکی شامیلە بوو بەڕاستی. یعنی ئەوەندە ئێمە لە خزمەتی بووین کە تەمەشای مەکتەبە ڕازاوەکەی دەکەی لە جۆرەها بەشەکانی زانست لە زانستی پێشوو علومەکانی پێشوو علومەکانی سەردەم مامۆستا بەڕاستی ئاگادار بوو شارەزا بوو و لە هەر بابەتێک پرسیاری لێ بکرا بواە ناوی کتێب و سەرچاو و مەراجع و مەسادیرەکانی خۆی ئاگادار بوو و ئیشارە و ئاماژەی پێدەکرد. لەبەرەوە یەک لە زاناتاکەکان بوو کە توانی بووی وەکو دەڵێن جەمع بین الأصالة والمعاصرة، یعنی لە زانستەکانی پێشوو ئاگاداریەکی فراوانی هەبوو لەگەر زانستەکانی سەردەم ئەو پێشکەوتنەی تەکنۆلۆژیا و زانست و زانیاری متابعی دەکرد. چۆن تێکەڵ چێشی دەکردنەوە دوانە بێکەوە؟ مامۆستا بە حکمی ئەوەی کە زانایەکی متەبەحیر بوو قەواعیدە شەرعیەکان ئەساسی و سەوابیتەکانی شەرع هەمووی یعنی لەگەر ئەو ڕوودا و نەوازیلانی کە تازە ڕووی دەدا ڕووداوە پێشاتە تازەکان قسەی لەسەر دەکرد بەڕاستی و زۆر جێگای مەرجع بوو لە شاری هەولێر گەورە زانایان پرسیاریان پێدەکرد و بانگیژی کۆڕ و کۆبوونەوەکانیان دەکرد ڕایان وەردەگرت و ڕای خۆی ڕای مامۆستا وەزن و سوقل و چێش و قورسایی تایبەت هێو بەڕاستی لەبەرچی لەبەرەوەی مامۆستا لەسەر دەستی گەورە زانایانی عێراق ئیجازە علمی وەرگرتیە مەسەلەن لای شێخ ئەمجەد الزەهاوی محەممەد خەزەلجی کیباری عولەمای عێراق لە گەورە زانایانی کوردستان شێخ مەلا ساڵحی کۆزەپانکەی شێخ مستەفای نەقشبەندی زۆر لەو گەورە زانایانە معاسەرەی کردنە و لە خزمەتیان بووە و ئەو زانایانش بەڕاستی زانای زۆر لێهاتوو هەڵکەوتوو بوون بەڕاستی سیقەتی تەواوی هەبوو کە لە مەسەلە قسەی دەکرد بەڕاستی ئینسان دڵی ئاوی دەخواردەوە قەناعەتی دەخوارد بەو بەڵگە نەقلیە سەحیحانەی کە دەهێناوە لەگەر بەڵگە عەقلی و ئەوانەی کە پێویستی بە تەئەمول و ئیجتیهاد و تێڕوانین و فکرکردنەوە هەبوو بەڕاستی. جەنابی مامۆستا ڕەحمەتی خی گەورە دەرەجەی عالیکە ئەو معریفەتێکی ئێوە هەیە بوو لە سەردەمی خۆیان بۆ نمونە هەر پێشاتێش تازەکە داهاتە پێشێ سەردەمیانە لەگەڵ ئەوە کە هیچ معقەدێکی هەبوو بۆی کە خۆی دوور لێ بگرێنەوە تا خۆی لێ نەدایان خۆی لێ بزیتەوە بۆمانە نەخێر ئەوەی ئەمە لە خزمەتی بووین و ئاگادار بووین مامۆستا زۆر حەریص بوو یعنی متابعی مەکتەبات و ئیزداراتی تازە و کتێبخانەکەشی گەورەترین بەڵگە و شایە دەکەوە ئەو کتێبانی لە لاوی دەبیندرا لای زۆربەی زانایان نەدەبیندرا لە زانست و زانیاریەکانی بابەتی جیاجیا دەیخوێندەوە مامۆستا زۆر حەریص و مشتاق و تینوو بوو بۆ ئەوەیکەوە آخر ئیزدارات یان ئەنواعی لە هەر کتێبێک چەند تەبعی تازە و کۆن و نوێوانەی هەیە دەیزانی ئاگادار بوو
ئەو تەبع بۆلاقی مسریە ئەوە لوبنانی ئەو فلان جێگایە ئەو فلان هەمووی ئاگاداری تحقیق و ساڵی نەشر و ئەوەکانی بوو زۆر یعنی خۆشەویست و عاشقەی عجیبی کتێب بۆ ئەوەی کەوا هەوڵ لەو تەمەنشی کە بەڕێسان لە خزمەتی بوون تەمەنێکی بوو زەنای مامۆستا هێشتان هەوڵی ئەوە دەدا کە زانست کۆ بکاتەوە بە دوای تەدریسدا بێت نەک جگەلەوەی کە بەس بڵێتەوە بەڵێ متابعی مؤتمراتی دەکرد يعني حتى لإذاعات لتلفزيون ل وسائل إعلامي أو كات كموجود بو يعني لقر مثلا أزهري شريف لا ولاتي حجاز يعني مشاركاتي هبو حزي ذكر دائما أيوة عندي بردامي هبو لقال يعني أو ما قادر بينك بجداري شكر ديا ليش هو معترف بون من اعتباري أنا بو ذكرت حتما ما مستسوق لك خوي هبو لسر أستي عراق لسر أستي كردستان بتاعبتي لأستي هوليرة وأنا مرجعه بيشوا وبراسي بەڵێ شتێک لە ئەڵلقەی زکریانە ئەڵلقەی دەرسی زەنای مامۆستا لە یادەتماوێ باسکە لێ بۆمان بە خودای مامۆستا ئەوەی فێر دەکردین کەوا ئێمە دەرسەکانمان کە وەردەگرت زۆر نەخوێنین ئەوەندەی کە وەری دەگرین حەزمان دەکرد کتێبەکە زوو خلاص بی دەنگە مامۆستا هەر دێن دەگونا ئەو قەلیلە ئەوەندەی کەوا هەزمی بکەی ئیستیعابی بکەی باشترە بە فەهم و بە تێگەیشتنەوە نەک زۆرە گوەربگری دوایی پێ استیعاب نەکرێت پێچاق نەکرێتەوە جێگا هەیە ئاگادارنی جێگا هەیە لەبیر نمایە تەوجیهەکی جوانی ئەو عیبارەتە و ئەو جملە و ڕستانە بکەی بەڕاستی مامۆستا تاریخی نانەکەلی بەڕێستان کە لە خزمەتی جەناب مامۆستایە وانێ شەرعیتان خوێندووە ئەگەر ئێستا من پرسیاری ئەوە لێ بکەم کە جەناب مامۆستا وەفاتی فەرمووە چۆن پێناسی مامۆستای ڕەحمەتیەکەی بسم الله الرحمن الرحیم مامۆستا عەبدوڵڵا فەرهادی یەکێک بوو لە زانا بەڕێز و گەورەکان و پیاوێکی زۆر متەواضع بوو و پیاوێکی زۆر عالم و زاناش بوو و هەروەها مؤەڕیخەکی گەورە بوو و هەروەها مامۆستا ئەدیبەکی گەورەش بوو چونکە ئەوەندی من لە خزمەتی بووم بۆ ماوەی تقریبا 3-4 ساڵ لای مامۆستا دەرسم خوێندووە بە بەردەوامی مامۆستا لە هەموو ئەوانەی و دەرسانەی کەلام دەخیند و ئیسیفادەی لایەنی ئەدەبی و شعریشم لێ دەکرد و هەروەها ئیسیفادەی لایەنی تاریخی چونکە هەر کاتێک کە باسی زانایەکی دەکرد تاریخەکەی دەگوت بە ساڵی کۆچی و هەروەها بە ساڵی میلادی خۆماندا جا مامۆستا بەڕاستی نمونەی کەم بوو و تەوەقوع ناکەم ئەو کە لە پیاوە بەڕێزانە و ئەو زانا گەورانەی وکو مامۆستا عەبدوڵڵا فەرهادی دووبارە ببتەوە لەو سەردەمەدا بەڵێ باسی مێژووی مامۆستات کرد بۆی کە شارەزا بوو تێیدا زۆر یعنی چوای کرد و بەتایبەتی مامۆستایان وابرێ مەلایانمان زیاتر تاکیدیان لە علومە شەرعیەکان کردوتەوە بەڵام مامۆستا عەبدوڵڵا فەرهادی خدا عەفوی کە یا ڕەبی لەگەڵ ئەوەشدا کە لە عیلمەکاندا بەتایبەتی چونکە ئەوانەی کە من لام خوێندبوو بەلاغەم لا خوێندبوو نەحوم لا خوێندبوو و فقهم لا خوێندبوو و هەروەها ئوسوڵ فقیشم لا خوێندبوو بەڵام لە هەمان کاتدا کە باسی دادەنیشتن بەیەکەوە قسەمان دەکردووە باسی زانایەکی لە بۆم دەکرد تاریخ و مێژووی زانایەکەی دەردەهێنا و لە هەمان کاتیشدا وای لێ کردبوو مامۆستا کتابێکی نووسی بوو الئیکلیل فی محاسین الئەربیل باسی زانایانی کردبوو کۆمەڵێک زۆری زانایانی کە کتابەکەشی چاپ کراوە مامۆستا کۆمەڵێک زانایانی کردێ مامۆستا زۆر مهتەم بوو بە تاریخ زۆر مهتەم بوو بە مێژووی زانایدا چونکە دائیمەن مێژوو بەشێکە لە توراسی ئەو ئیسلامەتیە لۆی ئەگەر تەماشا قورئانی پیرۆزش بکەین خوای گەورە جەلە جەلالوهو کە باسی پێغەمبەرانمان لۆ دەجێڕتەوە باسی قەومەکانی پێشترێمان لۆ دەجێڕتەوە و باسی ژیانی ئەو ئومەتانەی کە بە هیلاک چوینەوە ژیانی ئەو ئومەتانەی کە خوای گەورە سەرفرازی دنیا و ئاخرەتکردن زالوێ مامۆستا زۆر لەو لایەنە احتیمامی بە مێژوودا بوو و هەروەها مامۆستا زۆر تاریخەکانیشی لەبەر بوو و دائیمەن کە پرسیاری زانایەکم لێ دەکرد کەمەکدا دەما چاوی داهاویشتە سەر یەک دوو مێژوەکەی بە تەواوی دەردەهینا زۆر زارا بوو دەگوت تەماشا فلان کتاب ببینە تەماشا بکەین کە تەماشامان دەکردێ نەفسی تاریخی مامۆستا فەرمووی ماشەڵڵا بەڕەسان ئەوەندە ساڵێکە لە خزمەتی بوون حتمما زیاد لە حد شارەزای زانستی ئەو بوون ئاستی زانستی زانای مامۆستا لەکوێ بوو زانستی مامۆستا زانایکی گەورە بوو چونکە یەک لە زانایی و تەواضوعی مامۆستا ئەوە بوو هەموو جارێک کە دەرسی بە من دەگوت تێگەیشتی دەمگوت بەڵێ مامۆستا دەگوت ئەگەر تێنەگەیشتی خەتای منە دەگوت ئەگەر تێنەگەیشتی لەو مەوزوعی کە لە بۆ می شەڕح دەکرد یان ئەو دەرسی کە دەما خوێن دەگوت ئەگەر تێنەگەیشت بیان فەهمن دەکرد دەگوت ئەوە سوسەکە لە منە مامۆستا لەبەرچی مامۆستا لەبەر ئەوەیدا کە دەرسێکی شەڕح دەکرد مقەیەد نەبوو بە کتێبەکەی دائیمەن کە عیبارەتی دەخیندەوە یعنی هەمووی دەرەخ بووە بەمانایە بە زۆری خاصن هەندێک مەسائلی وەکو بەلاغا
کە دەرسی بەلاغی شەڕح دەکرد میساری زۆر دەهینا برێ ئەو میسالی کە لە کتێبەکەی دەماخینا شعرێک بوو چەند شعریتکەی دەهینا یان ئاەتی دەهینا یان حەدیسی دەهینا کە وەجهە بەلاغیەکەی یان ئەو نکاتی بەلاغیەکەی مامۆستا لێ دەردەکرد یان مەسائلێکی فقیمان دەخین مەسئلەی فقی دەهاتە گۆڕێ جارە بدەگوت مامۆستا فلانە زاناش ئەو هادەڵێ دەیگوت ئەو هەیە ئەو هەیە یعنی نەک هەر برێ لە مەذهبی شافعی زۆر شارەزا دەیگوت نا فلانە ئیمامی ژۆ هادڵێ ئەگە جارە بووە من غەڵەتێکم دەکردم مامۆستا فلانە ئیمامی فلان مەذهب دەیگوت نا ئەو مەسئلە لێرە ئەو هەیە ئەو مەسئلە لێرە ئەو هەیە جا مامۆستا ناڵێم لەلایانی بەلاغەی و لەلایانی نەحو کە ئیبن عەقیلم لا خوێندەوە لەلایانی فقیشدا کە مغنی محتازم دوو جلدای خوێندووە مامۆستا زۆر شارەزا و بلیمەت بوو و بە تایبەتیش شارەزایەتیشی مامۆستا لە علمی ئوسول فقه لە کامل زانست زیاتر قول بۆتیدا والله مامۆستا ناتوانانی بڵێ ینی علمەکی ئەوە بکەیت چکە مامۆستا دائما حەزی لە حبی ئیطلاعی هەبوو ینی زۆر جار هەبوو ئەم کتێبەکەم دەکرێت ساڵی ئاخیر تەڵەبە بووم لە بەغدایێ کتێبەکەم دەکڕیان کتێب دەمگوت مامۆستا فلانە عینوان دەگوت لە بۆم بینە جارە بوو هەر ئەوی لێم دەوەردەکردەوە پارەکەی دەدامەوە جارە بەو کتێبێک کڕی بووم دەگوت بەچەند کردم بۆ بۆندم کرێ مامۆستا یان دەگوت جارە دەگوت کە گەڕایەوە نوسخەم لە بۆ بینە ینی مامۆستا دائما واسع بوو ینی بەسەر هەموو علمەکاندا دەتوانن برێم وەچی یەک بوو و حتا لە ئەدەبی کوردیشدا لە ینی شاعران و زانایان و ئەوانەدا بەڕاستی دەتوانم بڵێم ینی مامۆستا عەبدولکەریم مدەرریس خوا عەفوی کە یا ڕەبی کە زانایەکی گەورە بوو لە ئەدەبیاتی کوردیدا چکە مامۆستایانی ما قەدیمەکان زۆر ئیهتیمامیان بە ئەدەبی کوردیشدایە مامۆستا عەبدوڵڵا فەرهادیش یەک بوو لەوانە ینی کە باس شاعیرێک مەولەوی ناڵی مەحوی ئەوانە زۆری شعرەکانی لەبەر بوو و بخۆشی شاعیر بوو شعریشی هەیە کە شعر ئەو شتانەشی نووسیوە مامۆستا بەڕێز مامۆستا شوانی ڕێزدار پێمان بڵێ ناونشانی ناو ماسەرەکەت و هەروەها چ وای کرد کات و جەنابی مامۆستا بەڕەحمەت بێ هەڵێ بژێری بۆی کە ناوی ماسەرەکە لەسەر ئەو بنووسی لە ڕاستیدا دەستنیشانکردنی ئەو ناونیشانە بیرکردنەوەیکی ئارزومەندانە بوو کەوا لەو ماوەیکەوە دەستمان بە خوێندن کرد لە هەوڵیەوە دابووم بۆ دەستنیشانکردنی ناونیشانێک لە بواری هێزری بیری یان مێژوویی یان کەسێتی ئەو زانە بەرزانە بۆ ئەوەی هەوڵ و ماندبوونەکانیان بخەینە ڕوو بۆ ناونیشانەکەی چیە مامۆستا؟ ناونیشانەی ماستەرنامەکەم مەلا عەبدوڵڵا فەرهادی وجهود العلمیە دراسە وەسفیە تەحلیلی ئەمە زیاتر ناونیشانەکەی عەرەبیە لەبەرەوەی نامەکە عەرەبیە بەڵێ ئەو سەرچاوانەی زیاتر مەسەلەن کەلک لێوەرگرتنە لە چ بارێک سەرچاوەکانمان زیاتر دەتوانین بکەینە ینی دووسێ باش هەم سەرچاوی سەرەکی و لاوەکینە سەرچاوە سەرەکەکان بریتین لەو سەرچاوانێکەوە پەیوەستە بە مەسادری عەرەبی و کوردی کە تایبەتن بە هەر سێ فەسلەکەی کە لە ماستەرنامەکەدا هەیە بە فەسلی تەمهیدێکە کە تایبەتە بە پوختەیەک تەمهیدێک لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و زانستی و هی مامۆستاکەوە تێیدا ژیای لەو سەردەما و فەسلی دووەم پێک دێتن لە ژیانی کەسێتی مامۆستا و لەگەڵ ژیانی زانستی ئەمەش پێک دێت لە چەند مەبحەس و مەتاڵیبێکەوە بە ڕوونی و بە وردی چوینە ناو بابەتەکە هەم لە ژیانی سەرەتای خوێندنی و سەرەتای دەستپێکردنی خوێندنی و هەروەها ئەو شوێنانەی کەوا گەڕاوە بۆ خوێندن و مەکانەتی علمی باسمان لێوە کردیەکەوە چ مەکانەتێکی زانستی هەبووە لە ناو شاری هەولێر و ئەوەندەی کە نووسیتە بابرێن چ شتێک لە ژیانی ئەوە زۆر سەرنجی ڕاکێشاوی لە ئاستانی نووسینی نامەکەی بەڵێ هەروەک دکتۆر کەمالی فەرمووی مامۆستا مەوسوعەیەکی زۆر گەورە بووە بەڕاستیە من نەمدەزانی کە داخل بەم دراسەیە دەبم ئەوەندە ماوەکەی درێژ دەبێت و ئەوەندە بە دوای سەرچاوە و زانیاری ماندوو دەبم
من بە خزمەت مامۆستا نەگەیشت بووم بەڵام لەو ماوەیکەوە لە خزمەت مامۆستا بووم بە نووسینەوەی نامەکە لەسەر ژیانی مامۆستای خوالێ خۆش بوو بەڕاستی وا هەستم دەکردکەوە لەگەر مامۆستا دیا ژیابم ینی تاوە فاتیش فەرمون بەڕاستان بە خزمەتی نەگەیشتون بەڵێ ناوەڵە بە خزمەتی نەگەیشت بووم و ئێستا کەش بەڵام لەگەڵ ژیانی ئەودای بەڵێ بەڕاستی من زۆر کاریگەری هەبووە لەسەر ژیانی من مامۆستا تەنها بەوەی کەوا دراسی ژیانی ئەو کەڵە پیاوەم کردووە بەڕاستی مامۆستا هەر وتار بێژ و پێشنوێژ خوێن نەبووە مامۆستا بانک خواز بووە مامۆستا زانا و دانا بووە مامۆستا ئەدیب و ڕۆشنبیر بووە یعنی تعجبت بە ژیانی ئەم شەخصە دێتن کە تەماشا دەکەی هەر لە وەرع و تەقوایەکەی ئەم زانە بەڕێزە لە ژیانی خۆی هەب لە شەوە بگرێت تا ڕۆژ دەکاتەوە و دەگەڕێتەوە بۆ شەو ژیانی ئەم زانایان بەڕاستی هەر لە چاڵاکیدا بووە یعنی تعجبت بەوەی دێتن ئایا کاتی هەبووە بۆ ئیسراحەت و بۆ یعنی کاتی فەراغی یعنی ژیان بکاتن لەگەر ماڵ و منداڵ و عائیلەی خۆی یعنی هەروەها مامۆستا زیرەک بووە و زانایەکی زۆر پایە بەرز بووە خودای گەورە جێگامەکانی ئینشاءڵڵا لەگەر پیاوچاکان و لەگەر پێغەمبەران بی ئینشاءڵڵا لە باشتی پانوبەری نەشە بەڕاستی جەنابی حاکم ئەگەر پێمان بڵێ مادە و کتاب و دەستنووسەکانی جەنابی مامۆستا ڕێژەیان چەندە و هەروە چین خۆی بابم کەسێک بووە عاشقە کتێب بووە یعنی هەتا لە ناو جێشکەت بوو هەر محاولە دەکرد هەتا دەگەیشتە بازاری بەخۆی هەفتەی 2 ڕۆژان شەموو سێشەمان دەچوە ئەوەی مەکتەبەکان هەموو دەیان ناسی چ کتێبی نوێ هات بە دەیکڕی چەند ڕۆژێک بەر لە وەفاتی جەنابی مامۆستا کە کاک زەکەریا خاوەنی مەکتەبێ هات بە لای دەگۆ کتاب ئەگەر لە کتابی نەمایە قوربان بالضبط جا هەموو دەیان ناسی و خۆشیان دەویست ئەویش ئەوان لەگەوان علاقە چێ بەخۆشی مؤلفاتی زۆرە تقریبا 20 قسور مؤلفی هەیە ئەوە مەجموعەک لەوانە کە لە بەردەست عەرەبی بە کوردی بە عەرەبی بە کوردی ئێستا مەسەلەن ئەو مێرخوزارە ئەوە هەندێک لە شیعرەکانیتی کە کۆ کرایتەوە بەخۆی ئەو کاتی مابوو لە ژیان کۆی کردەوە نەخۆ بفەوتێتن زۆرەها شعری تێدایە ئاینیە نیشتمان پەروەریە ئیدکەیە وەرحاصل ئەوەی تریان ئەگە سیر بکەین ئەوە ئەو کتێبەی ئەلئەجوبە المەقبولە ئەوە ساڵی 75 ئەوە مێژۆشی خۆشیە گەرە باسکەی ئەو مسابقەی قورئانی ئەو کاتی تەلەڤیزیۆن شتووە کەم بوو ئەمە خۆمان تەلەڤیزیۆنمان نەبوو ساڵی 75 لە ئێزگەی یاخود ئیزاعی سەوت القورئان هەبوو لە سعودیەی مسابقەی مانگی ڕەمەزانێ هەبوو کە بڵاویان دەکردەوە ڕۆژ بە ڕۆژ سوالەکان بابم دەینووسیەوە و تەزیلە شێ بوو تەزیل دەکرد دەینووسیەوە و جوابەکانیشی ناردی لە بۆ سعودیە جائزەی یەکەمی وەرگرت لە عالم جائزەکە چ بوو یەک مانگ بووە میێوانی مەلیک خالیدی ئەو کاتی مەلیک خالید حکمی سعودیەی دەکرد یەک مانگ لە حسابی وان لە کو ئێستا پێ دەڵێن VIP ئەوە بوو سیارەی خاستی لە بۆ تەمین کرابوو لە فندقەچی بوو ئەو پەیامەک و گەیشت و وەڵامەکەی پێگەیشتەوە ئەو بە بەرید ناردی بە بەرید کە ناردی سەفارەتی سعودیە لە بەغدایە داوت نامەیان لە بۆ نارد هەویەیان لە بۆ دروست کرد هەموو شت لە ماڵێ ڕاکە سواری سیارەی بوو چووە مەتاری بەغدایە ئەوە هەموو مەسرەفەکەی لە حسابی سعودیە بوو هەتا هاتەوەش بەڵێ بەو شێوەی بوو ئەوجا 2 جار مەلیک بەخۆی شخصی داوەتی کرد بوو ئەو فترەی کە لەوێن دەربوو بەڵێ لەوێن دەربوو ئەو سوال و جوابەکان ئەوەیە ئەوە بە خەتی دەستی مامۆستا مەلا عەلی بیرە عارەبان کە فەقێی بابم بۆ وەختی خۆی بەس ئەو کاتی مامۆستا بوو لە مزگەفتی شێخە ڕەشکەی لەوێن دەر بابم ئەوە خەتەکە ئیویە نادرا لە بە ساڵەکەش بەڕێ ساڵی 75 ئەوجا ئەو کاتی بابم کە چوە وێن دەرو وەچ وەقعی زۆر گەورە بوو کە مەلایەکی کورد ئەوە لەوێن دەر خەیرڵات الفاحی خاری سەدامی دعوت بووە مەلیک وەزیری ئیعلامی سعودیەی محەممەد عەبدۆیەمانی بووە ڕووی لە خێرڵات الفاحی کرد گوت ئەو عالیمەش ئەوە عالیمەکی کووردە خەڵکی هەولێرێ عێراقا لە زیافەتی مەلیچیە گوتی خێرڵات الفاح زۆر بە ئەوەی توندی بە منی گۆتی ئش جابک لە هەنا گوتی سەتوی هینا ئێرە
گوتی ئەمش گوتم القورآن الکەریم گوتی وەچی گوتم قورآن الکەریم ڕاوەستا گوتی چییە گوتی محەممەد عەبدولەمانی گوتی ئەوە جائزەی یەکەمی لە عالەم وەرگتیە گوتی کە دەچینەوە عێراق وەرە ئەمەش تەکریمت دەکەین سەرمان لێ بدە بابم نەچوو پاشتر وەبوو سبحان الله پاش هێندێ فترەش پێچوو لێرانە هاتن بە بابمیان گوگۆتیان ئەوە سەید ڕئیس ئەو سەدام بەڵێ ئەو پارەی لە بۆ ناردی کە ئەتوو وەخت خۆی ئەو مسابقە و ئەوە لە بیریان نەکردیە سعاتەی زێڕیشیان لە بۆ بابم نردبوو سعاتەکە لەنا ئەو مەکتەبەی لە دەستی نەکرد پارەکەشی دا فەقیران هەینێکە نەدەکرا ڕەفز بکاتەوە کە ئەوە بوو سعاتەکە لەناو ئێرە بوو نازان بینێکی پێچوو ئەمن جاروبار بەدزی بابم لە دەستم دەکرد ئەو وەختی گەنج بووم سعاتەکەم لێرە دانابۆ نازم پاش فترەشی سعاتەکە دزرا لێرە لەگەهاندە کتێبی بەڵێ ئەوە یەک لە ئەوەکان بەڵێ بەنسبەت ئەو کتێبانێت کە ئەوە وەج هەندی وەجی حەضرەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم 500 قسور حەدیثی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە ڕوو بە ڕوو لێیان پرسیە فتوایە هەمووی بەدەستی بەدەستنێژەوە لە میحرابی ئەو مزگەفتەی نووسیتەوە ئەوەش کتێبەشی زۆر چاکە فەرمایشتە دروستەکان بەڵێ حديقة الأزهار في مولد المختار أو مولد نامية بعربي أو شرح مقاصد إمام نووي مثلا أو يعني الإكليل في محاسن أربيل أو الذكري بلهم قبرستاني ملايانا جيان نامي 500 قصور ملاي بين دوزيكي هوليرد دشتو وقت خوي ما مستمر عبد الكريم مدرس غريق رحمة بي بباب ميقود بو ملا عبد الله فرهادي زبينا خوش بو قلت أمن جيان نامي عالم كان منوسيتوا علماء كرد العلماء في خدمة الدين دوزوز أي هيتي قلت بس بيني أو دوزيم لو تبزيهشتيا باب أو كاتي خريق بو لهاشتايا كان راحتا أو صارنا أخيري أو كتابي أوقاف طبعي يعني كل بلام طبعا شي ناريك غلطة شي زوري إملائي تيداها إستوا دكتور عاطفي برام خريكة إن شاء الله طبعي دكينو بس باسي مزقوتا كان شكاتو باسي مزقوتا كان مزارة كان باسي مدرسة كان فراوانة بلئة أو تريان أو طبعا نكرة دازنوسة بغية الحكام في تنظيم القسام أو باسي قسامي الشرعي دكاتم دا كالبور بشكردنا أو يعني أحسن صياغة في حلية البلاغة أو يعني استم منهزة لزور زيغان أو روجي يقدم مع مصلحتنا إيرا قلتنا لمصر لعندها جامعات دخين دري ليمنيش أو صار باب متوبة إيران لوين دريش قلتي ملاكان قلت أوه صاحبي أحسن صياغة هاتي يقول نوع ريز وتقديرك خاص يعني لبو منها ولا بر أو كتابي أوشيان دسخة مقتطف في طرائف والتحف أو وشي مستطرفة كتابة شي مشهورة وشي ويا أو دسختي خويتي بلا دسختي خويتي همي نسراوة طبعا أنا كردي ما صار لا خير طبعا نكرا أو شهر لقل أو مجموعة كيبة تماينة إن شاء الله طبيعي بكين ما شاء الله إيه أو تريان الحج المبرور والذنب المغفور أو رين ماي حجية أو كاتيك لبنزايا كان كم هبوا إستا مرشدي حجي زورة بله أو كان إيقاف الخلاف ودرء الاعتصاف أو صاري بنزاو شش نوسيتي أو كاتي ديارة خلاف هبوا لسر إعادة كنوي نيجي نيوراني سارك عتكا أو خلافين هشتيا باب ديجو حتى وفاتي شكر ديكر دوا ديجو تسوك تعددها لبرهندي بله أو كعقيدة الفريدة أوش العقيدة أوش يعني دسختها صفحات الأيام أو بعض ذكر روجانا مثلا أوروك بيستوسي مانجية بزاني قومات تشتق بكريتن لزراعات بتين دريتن أو أنا تداها حركة الشمس وقمر أوش تاني لقى بصرات الروجاني وكاتش بله أو أنا شو نسيا أوش منافع الصوم ومضار الخمر ديار وقتي باس كرايا أوج لبنزايا كان نسيتي موضوعي عرق خواردن أو لقوا رهبوا كخالق بروجي عندك قوتيتيان أي عرق لبو درمانج بكارديتن أو وقت كسببكي سبب نوسينكي وهروا أي بروجي بالرنجة تأثير لكليه بكا تأثير أو شتاني دحس كرديته باسي هندي كرديا ردي شبات كان دات بالي أزو زور بي كتابة كاني بوشيوية بس زنابي حاكموي كزور زيادة وانا بي سرسام بوبم بالي أو صالنامي أماجك ما بيبكي سباستكين أو صالنامي كوتي أجا تمشاب كيس سطو قصور صال بيد دريتن همو صالي يكم روجي
هەرچ مانگەچ عەرەبی دەکەوتە چڕۆشی یعنی یەکەم ڕۆژی هەموو ساڵەکانی مانجی عەرەبی هەموو مانگەکانی هەموو ساڵەکانی عەرەبی ئیساد و خصوص ساڵی ساری داهاتوش داهاتوش تێدا ئێستا 1433 مفتاحەکەی چەندە کلیلەکەی سەیە ئەتو دەتەوێت بزانین ڕەمەزان کەینێ ئەو خەڵکەکە با لە خۆی بزانیت 5 مفتاحی ئەوەی یان کلیلی مانگەکان 5 ڕەمەزانێ 5 و 3 دەکاتە 8 لێرە لێکدەوە بزانێت 8 دەکاتە یەکشەم ئیساڕش کە 1445 ئەوەی کە تەجربەتان کردبی هەموو دروست دەرچوە بەخۆی ئەوە تەجروبەی زیاتر لە 50 ساڵیتی 50 ساڵ تا ئەوەی مراقبەی کردێت دوایە ئەو مەوزوعی ئەوەش وەختەکانی نوێژێ هەموو نووسیتەوە وەکو مامۆستا سەید محەممەدی مامۆستا سەید محەممەد بابم پێکەوە ئیشیان دەکرد کو مامۆستا مەلا سەید محەممەد ئەو وەختی لە پیرداودی بوو بابم لە هەولێرێ بوو بابم هەموو ڕۆژێ 5 ساڵی ڕێک سبەینان پێش ڕۆژهەڵاتێ پاژەوە نێژی سبەینێ دەکرد دەچوە سەر دەرکەی قەڵاتێ 3 سعاتی پێبوو دەینووسیەوە ئەو ڕۆکە ئەوەندەی مانجێ بوو سعات ئەوەندە ڕۆژهەڵات 5 ساڵ دەڕۆشتە سەر قەڵاتێ مارمان لە محەلەی عەرەبان بوو 5 ساڵان مراقبەی پاشتریش ئێواران تەمەشای دەکرد کەنی ڕۆژ هەڵدێ ئێواران ئەو مزگەفتەی تازە دروست دەکرد حاجی حەمە ساڵح هەبوو هەزار ڕەحمەتی لێبی تانچێش کەبوو لە محەتەی ئەلێرانە نێزیکی مزگەفتێ بوو بابم دەیناردە سەر تانچەکەی ئێرە چۆل بوو هیچ بیناوشتی وای لە پێش نەبوو هەتا ڕۆژ ئاوا دیار وەچی ڕۆژ ئاوا دەبوو ئیشارەتەشی لۆ بام دەکرد بابم دەینووسی جەدوەلەکەی بەنوعی دانایە لەناو لێرانە یەک لە برادەکان باسی گوت ڕۆژە کاتم دیتم وت مامۆستا لە هەموو جێ بانجیدا ئەوە نێژی عەسرێ بۆ گوتی کوڕم مایتی وتمش گوتم کو گوتی ئەوە تادی ئەو شیشەم چەقاندێ ئەو سێ بەرە دەبی بگاتە ئێرە ئەو دەبی بگاتێ هەمووی بە قیاسات بوو یعنی هەموو بە تەجروبە و بە حیسابات بوو دوایشتە کەش هەبوو قیبلەی چەند مزگەفتی دانرایە بابم مهندسەکان قیبلەکانیان دانەدەنا هەتا بابمیان لەگە نەبە قیبلەی مزگەفتی سەوافی ئی خەدیجەی کوبرا ئی زۆربەی مزگەفتەکان بەچی دەیزانی بەچی جای دەکرد ئەو هەر بەخۆی مەرەقی علم الفەلەک و ئەو شتانە بوو لەو بوارەی زۆر شارەزا بوو مهندسەکان پرسیان بەوی دەکرد ماشەڵڵا تەمەنی پڕبەرەکەت بۆ ماشەڵڵا یەک لە قسەکانی دەڵێ ئەمن لەگەڵ مریشکە دەخەوم و لەگەڵ دەنجی کەرەبا بە هەڵدەڕێ جا من هە پرسیاری ئەوە دەکەم دابەشکردنی کاتی جەنابی مامۆستا بوونە چۆن بابم هەتا تااقەتی هەبوو ڕۆژانە 8 سعات کەمتر مطالعی نەدەکرد ڕۆژی 8 سعات بەلای کەمی ماشەڵڵا و هەروەها زۆر جار بەخۆی لە بۆی باس کردیمە دەیگۆ کە هەتا گەنج بووم هەر عیبارەتە 3 جارم خیت باوە لە بەرم دەکرد زاکرە چوای هەبووە ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبیتن هەر شتێکی بخیت باوە 1 جار لەبەری دەکرد بابم بە ڕەحمەتبی 3 جار بخیت باوە لەبەری دەکرد لە تفێکەی لە ژیانی ئەو کە لە کەرکووکا دەیخوێن باڵێ کاتێک کە پارێکی کەمی پێدەبینی ئاخۆ بە سیارە بێتەوە یانەوە تا چای بە کتێبێک دەکەی کتابی حاجی قادری کۆیە بەڵێ لای باس کردم لۆمنی باس کردێت گوتی لە مزگەفتی حاجی حوسێن نەفچیم دەخیند دەوێن دەرفەقێ بووم کەرکووک کابرایش تورکمان بوو گوتی ئەوە هاتەکردم دەوڵەمەند دەچی وێندەر بەمنی گوتی فەقی ئەو باغی مزگەفتی خاوێنکەوە درهەمەکە دەدەمێ گوتی درهەم گەلێک زۆر بوو ساڵی 37 وە بزانم گوتی ئەمش گەنجم عمرم 15-16 ساڵێک دەبوو وتی 2 مانگ بوو نەهات بوومەوە هەولێرێ گوتی گوتم وەڵای بەو درهەمەی دەچم سەرەشی لە داکم دەدەم 2 مانگە نەچوومەوە گوتی لێفەشی شڕم هەبوو لولم دا و لە پشتی خۆم کرد ڕۆژی پاشتر بەس گوتی ئەو ڕۆژی عەسرەکەی چووم گەراج 2 لۆری لێبوو لۆری هەبوو هەینەکە دیارە نەک پەست گوتی بە لۆریەکان خەڵک هاتچووی بینی هەولێر و کەرکووچێ دەکرد کە عام تا سیارەش هەبوو تاکوتوک بەڵام وانە بووە خەڵک سیارەی نەبووە گوتی کە چووم پرسییم بە چەندی نەفەری دەبنەوە هەولێرێ گوتی بە درهەمەچی کەینێ دەڕۆن گوتی پاش نوێژی سبەینە دەچین گوتی کەوەیان گۆ ئەمن گەڕامەوە لە ڕێ مەکتەبەی حەمەدەمین عەسری هەبوو لە کەرکووچێ گوتی بەوێ داچووم دیتم دیوانی حاجی قادری کۆیی تەبع کرابوو وەڵا بە چل فلسی دیوانەکەمان مایە لە ناو کتێبانەیە بەس لە بەردەست نیە ئێستا گوتی دیوانەکەم کڕی لە خەنی خۆشیان ئەو کتێبەم کڕیە تی گەڕامەوە ئەوجا هەندێک
دەڕێن فەرائیزی ڕەحەبیە بۆ کڕیتی بەس ئەمن ئەوەی جێم لێ بگوتی دیوانی حاجی قادر کۆیە نازانم ئەویشمان هەیە چکە فەرائیزی ڕەحەبیەشمان هەیە بەڵام ئەو لەبەرچ دەڕێم ئەوەیە گوتی هاتمەوە بە پێیان پێش نێژی سبەینێ بەڕێکەتم لە مزگەوتێ ینی نەیتوانی بە پاس بێتەوە بوو نەخێر نەیتوانی گوتی بە پێیان هاتمەوە بە تەنێ لێفەکەم لە پشتم ئەوە کرد و کتێبەکەشم لە بن هەنگرمنا لە بۆ نێژی بەیانی گەیشتمە گوندی ڕەحیماوەی گەڕەشی ڕەحیماوە گوند بوو ئەو کاتی گوتی نێژەکەی سبەینێم لەوێ کرد و بە پێیان سەبر گوتی وەش بڕک دنیا ڕۆژدا هات ڕۆناک بەوە گوتی دیوانە شعرەکەم لەبەر کرد و هەر سەبر ڕۆیشتم و لەبەرە خۆم دەمگوتەوە گوتی پاش عەسرەکی درەنگ گەیشتمە پردێ ماڵی خزمەکی لەوێن دەربەی بابم گوتی ئەو شەوی لە ماڕە خزمەکەی بووم بەس دیوانە شعرەکەم هەموو لەبەر کرد گوتی ڕۆژی پاشتر گوتی لە عاشقی کتێبەکەی بە پێیان هاتمەوە بە لۆری نەهاتمەوە هەینێ ڕەنگە سواری لۆری بوون هەنچی سواری تەیارە بوونی ئێستا پۆزی هەبوو بیتن یعنی خەڵک کەم کەسە بۆ سواری لۆریش بیتن گوتی ئەوەم ڕەفز کردەوە لە بەخاتری کتێبەکەی بەڕاستی جەنابی پرۆفیسۆرەگەت پێمان بڵێ بەڕێستان چەند لە خزمەتی جەنابی مامۆستامانەوە ئەو کتاب و زانستانە چ بکە لە خزمەتی ئەو خوێندوتان بەڕاستی من لە ساڵی 1994 و 95 بە بەردەوامی دەچوومە خزمەت مامۆستا لەو کتێبانی کە لە خزمەت مامۆستا خوێندمان مغنی محتاج لە فقی شافعی لەگەر ئەحسن الصیاغة في حلیة البلاغة کە نووسینی مامۆستایە بەخۆی ئەو دوو کتێبەمان لە خزمەت مامۆستا خوێن هەروەها ڕۆژانی جومعەش تقریبا دوای نوێژوانە عەسران کۆ دەبووینەوە مەجموعە مامۆستایەکی زۆر بووین دەچوینە خزمەت مەجلیسی مامۆستادا دەنیشتین لە مەجلیسەکەی چ هەبوو زیاتر مناقەشاتی زانستی هەبوون یان چ واللهی زۆر مناقەشاتی زاستی ئەحداسی هەفتە خوتبە و ڕووداوەکان ینی مەسەلەن ئەوڕۆ لە وتاری جومعە و شتی وها مەسەلەن باسی چیت کرد سەر شتێکی وا بەر مامۆستایەک شێشێ خەڵکی دەهاتە لای چارەسەری بکاو کاتە یەک لەو شتانی کە مامۆستا هەیبوو ئێمە لە خزمەتی دەبووین زۆر خەڵکێک دەهات پرسیاری لێ دەکرد ئێمەش گوێمان لە وەڵامی مامۆستا ڕادەکرد دەبووە دەرسەکەوی دەبووە دەرس چونکە بەڕاستی ئەگەر یەک لە وەسیەتی زانان گەورە زانانەوەیە کە ئەتوو بتەوێ مەلەکەی فیق و ئیجتیهاد بکرێتەوە خوێندنەوەی پرسیار و وەڵامە ئەو پرسیاری کە کرا لە مامۆستا حەزمان دەکرد خەڵک دات پرسیاری لێ دەکرد بۆەوەی کەوە وەڵامەکەی بزانین لە وەرگرتنی وەڵامی جوانی مامۆستا بەڕاستی شتی تازە فێر دەبووین یعنی ئەوەی دەمان خوێن بە نەزەری بۆچی بوو بۆ عملی کە ڕووداوە یان پرسیارێکی تازە داهاتە پێش ینی ئیسفادەی زۆر گەورەمان دەکرد لە خزمەت مامۆستا لە وەڵامدانەوەی پرسیارەکان هەڵس و کەوتێکی ئەویان لە بوارێکی زانستی ئەویان لەتیفەیە قسێکی ژیانی ئەو پێوە سەرسان بوو بیان لە یادت مابێ هەم بۆ خۆشیان وتەم وەکو لە ڕووی زانستیەوە بەخوای ئەوی لە یادمی مامۆستا دائیمەن زۆر لەتافە و نوکتە و قسەی خۆشی دەجێڕاوە مەسەلەن بەمەی دەگوانگۆ خەڵکی لای وڵاتی کۆینا مەسەلەن شتی وا داهاتەوە بیر لە ناو دەرس پێشتر یا دواتر دەیجێراوە زۆر شتی خۆشی دەجێراوە دەرسەکەی زۆر بەچێژ بوو زۆر ئەو شتانان جار هەبوو تەمانە و کە ڕووداوەکانشی دەجێراوە لە مەوتنی شاهد بیانی جێگەی مەبەست بوو کە باسی دەکرد قافی دەهات بەڵە لە شوێنی تایبەتی خۆی باسی دەکرد هەم بەشت بۆ دەبووە بەشێک چیرۆک جێرانەوە بوو یان ڕووداوەک بوو ڕەبتی دەکرد بە دەرسەکەەوە زۆرمان ئیسفادە لێ دەکرد یانی جار هەبوو بابەتەکەمان لە بیردەوە بەڵام کە ئەو ڕووداوەمان داهاتەوە بیر دەمانگۆ باسی فلان مەسەلەیە لە بەرەوەی فلان ڕووداوی تێدایە هەستان بۆی دەکرد کە مامۆستا با بڵێن عاشقی زانستە شەیدایەکی تایبەتی هەیە هەم لە بۆ زانست وەرگرتن هەم لە بۆ بڵاوکردنەوەی بە تەکید نووسینەکانی مامۆستا شایەدە خە بەخۆی بە دەستی مبارەکی خۆی ئەو نووسینانی دەنووسی و هەروەها وەکو باسم کرد پێشتر متابعی کتابی زۆر دەکرد متابعی کتابە نوێیەکان معرەزی کتاب یعنی سەفەری دەکرد سەفەری حیجازی کردیا ینی داوت کرایە پاشای سعودیا بەشداری کردە لە مسابقات مامۆستا مەوسوعەکی یعنی ئیقلیمی و عالەمی بوو لە ئاستی خۆی لە مستەوای خۆی بەڕاستی وەکو وەفایەک جەنابی مامۆستاگە بتەوێ شتێک لە ژیانی ئەو باس بکەی سواسی جەناب دەکەین وەڵاهی مامۆستا بەڕاستی لە یاد ناکرێ مامۆستا ئەمە خۆمان بە درێژە پێدەری خێر و خێراتی مامۆستا دەزانین و زۆر هانمانیدا و زۆر شت هەبوو کە نەمان دەزانی فێرمانی کرد و زۆر بەڕاستی دڵسۆز بوو یعنی زۆر جاران مامۆستا دەست و دڵی کراوە بوو زۆر شتە بوو مەسەلەن ئەگەر بچوو بینایە پێویستێکمان بیزانی بە
پێویستیەکمان هەیە لۆی ینی دەمانی خوێندەوە زۆر جار هەبوو شتێکمان ینی هەر لە ئەوەی بڵێن لە دەموچاو مەعالیم جودای دەکردینەوە بە تەنها ینی شتەکەی هەوڵی لۆدان چی لە دەست بەهاتبایە ئێمە وەکو مامۆستایە چی مڕەبی بوو وەکو باوک ینی بەڕاستی چۆن سەیری ئەولادی خۆی دەکا ئەوها ڕوحەکی ئەبەوی ڕوحەکی باوکەکی ڕاستەقینە ینی لایەنی خەمخۆری و دڵسۆزی و حرس و ئەوانەی کە لە یاد ناکرێ مامۆستا خۆی گەورە بە بەهشتی بەرینی شادکە و جێگای فردەوس بێ ئینشاءالله تعالی. خەسڵەت و ڕەوشتی جەنابی مامۆستای مامۆستا پیاوێکی زۆر بەسیت بوو ینی کە دائیمەن کە دەچووە لای کە من یەکەم جار کە بە خزمەتی گەیشتم لە ساڵی 1970 بوو ئەو کاتە من مامۆستام نەدەناسی بە تعاعرف وەرەقەی مامۆستا نامەیەکی مامۆستا عەبدولکەریم مدەڕیسم لە بۆ هینا کە نامەکەم لە بۆ هینا مامۆستا دانیش بوو کتابێکی دەخوێندەوە سەلام لێ کرد و گوتی فەرموو دانیشە گوتم وەڵا دەستم ماچ کرد گوتم مامۆستا ئەوە نامەکەمی لە بۆتنیا گوتی چێ گوتی مامۆستا عەبدولکەریم مدەڕیسیە کە وەم گوت مامۆستایەک پێ هەستاوە لەبەری لەبەر ڕێزی نامەکەی و بۆ دوایش هەموو جارێک دەیگوت ئەو نامەم لە ئەرشیفی دانایە ئەنی لای زۆر گەورە بوو مامۆستا پیاوێکی زۆر متەواضع بوو زۆر بەسیت بوو ینی کە دەرسی شەرح دەکرد ناڵێم حەزی لێ بوو ئەوەی لە کنیتی پێت بڵێ بداتێ ئەنەوە زۆر خۆشات و دەرزلایەکە چی دەخوێنی حەزی لێبی ئەوەی لە کنیبی بداتێ ناڵێم کە بیداتی ئیشارەم بۆ کردیانی کە دەرسەکەی شەرح دەکرد شتیتکەشی فێرت دەکرد شتیتکەشی لە بۆ باز دەکرددا جالوێ مامۆستا بەسیت بوو لەو شتانەدا و پیاوێکی زۆر متەواضع بوو و بەسیت بوو و پیاوێکی سەخیش بوو ینی بەڕاستی مامۆستا سەخی تەبیعاتیش بوو ئەنی ئەتوانم بڵێم وەکو ئەڵێن لە تاریخە بازەکەن تاریخی هەولێرێ کە سوڵتان مزەفەرەدین هەموو ساڵێکە مانجی مەولودی پێغەمبەری هاتی صلی الله علیه و سلم نان و شتێکی کردیە و دعوەتێکی و زیافەتێکی خەڵکی کردیە مامۆستا هەتا وەفاتی کرد ئەو لەسەر ئەو خەسڵەتە بەردەوام بوو لە مانجی مەولودی کۆمەڵێکی زۆر مامۆستا و خەڵک و فەقێ و ئەوانەی دعوەت دەکرد و نانێکی باشی دەدانێ و هەر لەبەر خۆشەویستی پێغەمبەری صلی الله علیه و سلم و لەبەر خۆشەویستی ئیسلام ینی مامۆستا ئەو سیفەتانە بەرزانەی لێ بوو کە هەم لە تەواضع هەم لە سەخاوات هەم لە زانست و زانیارەکەشی ئەو هەر بەڕاستی باز ناکرێت. بەچی ئەو زۆر معجزی بووی مامۆستا؟ والله من بە احتیمامەکەی زۆر مامۆستا دائما خەریکی مطالعە بوو احتیمامی زۆر بە علم دەدا زۆر گرنگی بە علم دەدا زۆر دائما خەریکی مطالعە و کتێب ینی مەکتەبەیەکی زۆر گەورەی هەبوو کە ئەمە دەچووم بە بەردەوامی مامۆستا لە ئەو مەکتەبەی بوو و بە بەردەوامی حتا شەویش لەوێ دەخەوت بە زۆری مامۆستا دائما خەریکی مطالعە بوو خەریکی هەندێک نووسین بوو خەریکی دراسەکردن بوو ینی بە بەردەوامی مامۆستا احتیمامی بە علم دەدات چکە زۆر خۆشە دائما ئینسانێکە لەگەر علم بژی لەگەر کتێبەکان بژی و زۆریشی کەیف بۆ زانانە دەهات ینی دائما کە باسی زانایکی دەکرد دەگوت لەگەڵی ژیایە ئەنی کە باسی دەکرد و ڕەوشتەکانی باز دەکرد و علمەکەی باش دەکرد مامۆستا بە جۆشۆ باسی دەکرد دەگوت لەگەڵی ژیای ینی بەخۆشی باسی دەکرد لەبەرەوەی حوبی هەبوو لە بۆ علمەکە حوبیشی هەبوو لە بۆ زانایەکە و لە بۆ دین و شریعەتەکە یادگاریەک یانەوەتە لە طفێکە لەگەڵ مامۆستا ئەنجامدا بێ خود لە بیرت ما بێ بەوانی باسکەی مامۆستا والله هەندێک یادگاری خۆشم لەگەر مامۆستا هەبوو هەموو جارێ کە دەرسمان دەخوێندویان کە تەماشا مەکتەبەکەم دەکرد ماشەڵڵا مەکتەبەی گەورەی هەبوو دەمگوت مامۆستاوە دەبی زەکاتی لێ بدەی لەدەی کتێبەکەم بدەیتێ ئەو هەموو جارە دەگوت نا زەکات لە کتێبی ناکەوی علم زەکاتی لە ناکەی دەگوت زەکاتی علمی ئەوە نیە ئەمە دەرست پێ دەرێم ئەو زاوای دەکرێت زۆر کتێبیشی بە هەدیە دایتە پێم یعنی کتێبیشی دەدا پێم ئەو زۆر دایمەن ئەو سوحبەتانەمان لەگەڵی دەکرد و تا ڕادش ئەو کەسێک کە دەرسشی لەکری دەویست زۆر خۆشی دەویست ئەنی وەکو برێ خۆش مامۆستاتی خۆش بووی کە دەرسی لەکری دەخینی لێ ئەو مامۆستایە من تا ئێستاش حوبی ئەو مامۆستایانم هەر لە ناو دڵە و ڕەبی خوای گەورە بە بەهشتیپان و بەرین فردەوس العالا شایدام کە ئینشاءالله وەک گۆفەیەک لە بۆ جەنابی مامۆستا شتێک بتوێ باسی بکەی لە کۆتاییە والله خۆی عائلەی فەرهادی کە هەر برایەکانی سێ چوار برا هەموو هەر مامۆستا و مەلا بوونا کە مەلا بوونە بەڕاستی پێویستە ئەو توراثە گەورەیە ئەو علما ئەو ماڵی زانایانە ئای نەفەوتێ ئەنی پێویستە وەکو بنکەیەکی ڕۆشنبیری بکرێتەوە بە ناوی زانانی فەرهادی لەوێش لە احتیمام بە کتێبەکانی مامۆستا مامۆستادێک دەستنووسیشی هەیە هەندێک نامەی نووسینیشی هەیە هەندێک کتێبیشی هەیە کتێبەکانی مامۆستا کۆ بکرێتەوە و تەبع بکرێتەوە و احتیمام بە شوێن و مەقامەکەشی بدرێ و داواش لە کاک حاکم عەبدولباست دەکەم بە تایبەتی چکە و لەگەڵ مامۆستا زۆر نێزیک بوو و زۆری ژوا بزانم دەرسی لای مامۆستای باوکی خوێندووە و زۆری شارەزایە کاک حاکم عەبدولباست ینی ئەو شوێنە ئەو مەقامەدا احتیمامی پێ بداتن و دائما گرنگەشی وەکو زمانی مامۆستا ئەگەر نەبی کەمتریش نەبیت ئینشاءالله. بەڕاستی جەنابی حاکم ئەو شەقامە ئێستا لێ ڕاوەستاوین بەڵێ
کە لە فلکەی مامزەکەەوە دێ بە ناوی جەنابی مامۆستا تەماشا دەکەن لە لەوحەکان ناوی مامۆستا نووسراوە ئەگەر پێمان بڵێ ئەو ناونانە چۆن بووە ئەو ناونانە ئێمە ئاگامە لێ نەبوو ڕۆژێک لە ئەنجومەنی پارێزگای هەولێرێ پەیوەندیان پێوە کردین گوتیان پێشنیاری چەند ئەندامێکی وێندەر بە تایبەتی کاک غازی عەلی کە دەستخۆشی لێ دەکەم وە جەنابی کاک عەلی ڕەشید کە سەرۆکی ئەنجومەنەکەی پەسەندی کرد و دابیانە تەسوید کە بەناوی بکریان نا بەناویان کرد و ئەمن زۆر مەمنونی هەمویانم کە ئەوە گۆفایەکە لە بۆ باوکم کە ئەو شەقامەیان بەناو کردێ لەبەر ئەوەی بابم خەمخۆریش ئەو شارەی بووە و هەروەها بەنسبەت مێژونووسێکی هەولێر بووە و بنەماڵەکانی هەولێری یەک دەناسی سەرجەلەیان هەتا هەفت پشتی لە بۆی باز دەکردن هەریەکی کە دەهات ئیشکالەکیان هەبا دەهاتنە لاوی لیان دەپرسی فلان خزمی چێ و چۆنەوە بەرەبابیان لە چێن دەڕاهەتێت عشیرێتەکە ئەوانەی هەموو دەزانی و هەروە زۆر زار لە خۆیم جێلێ بووە دەیگوت مێژووی 1000 ساڵی ئەو شارەی لە ناو سینجی منە و هەروە کتێبێکی هەیە ئەلئیکلیل فی محاسین ئەربیل ئەوە کە باسمان کرد لەوێندەر بەڵێ وەیەکی تریشیە موجز تاریخ ئەربیل کورتەیەکی مێژووی هەولێرە ئەوش زۆر باسی شتی گرنگگرژی کرد ئەو چاپ نەکرا خەریکی ئینشاڵڵە چاپی دەکەین و من بەڕاستی خۆشحاڵم و سوپاسی ئێوە دەکەم بەس دەمێ پرسیاری ئەوە بکەم جەنابی مامۆستاەوەی کە بیست بم لە ئەکادیمیای بۆن منە لە ڕسالەی دکتۆراتیدا بەشدار بووە لامان کاتشە بڕوانەکەی ئەوە نەبووە ئەو لایەنەی ئەگەر تەمەشا بکەین باوکم کابراایەک ئەکادیمی نەبووە خەریجی حوزرە بووە بەڵام کابراایەکی مواکەبەی عەسری دەکرد هەتا کۆتایی ژیانی عمری 80 قسوور ساڵ بوو کۆمپیوتەر کە پەیابوو دەگوت بەخوای پێم ناخۆشە کە فێرە کۆمپیوتەر نەبم هەموو زانستێکی نوێی حەز لێ بوو دەیگوت تەشی ڕێستن ئیشی ژنانە حەزم لێیە ئەویش فێر بم هەتا کە ئیشی ژنانە باب نەجاری دەزانی پینەدۆزی دەزانی بەنایی دەزانی دیواری مزگەوتێ زۆربەی بەخۆی دروستی کردیا ناحیە ئەکادمیەکەش یەکەم تێزی دکتۆرای کە دکتۆر ئیبراهیم ئەحمەد شوانی بوو لەسەر مەحوی شاعیر دکتۆر معروف خەزنەدار سەرۆکی لێژنەی گفتوگۆ بوو ئەو پێشنیاری کردبوو کە گوتبووی جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵای فەرهادی شارەزایەکی باشی هەیە لە تەسەوف و ئەوانە مەحوی شاعیر چاک دەناسی با لە لێژنەکەبی باوکمیان لە لێژنەکە دانا لەگەر 4 پرۆفیسۆری تر بوو وەکو ئەندام یا وەکو فەخری وەکو ئەندامی ڕەسەن ئی لێژنەی تاوتۆکردنەکەی کە تاوتۆشیان کرد دیار بوو پاشتر دکتۆر معروف خەزنەدار یادی بەخێر گوتی وەڵڵی جەنابی مامۆستای لەمە باشتر مناقەشەی کرد و بچووە بنج و بناوانی بابەتەکەی و هەروە پێم خۆشە ئەوەش باز بکەم کە باوکم لەو ئەکادمیای کوردیە کە ئێستا ئەو شەقامەی بەناو کرایە ئەندامی لێژنەی کەلەپور و مێژوو بووە لەوێن دەرکە بچ هۆکارێک بە هۆکاری ئەوەی کە مێژوونووسێک بووە شارەزا بووە لە تاریخی کورد و هەر لە مێژوو شارەزایەک چاچێ بۆ دکتۆر عەلی قەرەداغی کە لە کۆنە خوددا عەفوی کە لێرانە سەرۆکی لێژنەکەی بوو ئەو هەزاران کتێبی هەیە لەسەر زانایانی کورد و ئەوانە ئەو اختیاری کردبوو کە جەنابی مامۆستا مەلا عەبدوڵڵاش دەبی لەگەڵمانبی لە لوزنەکەی بوو لێرانە دەهاتن کۆبوونەوەیان دەکرد و هەروە دکتۆر حەمەنووری کە سەرۆشی بەشی فارسی بوو ئەوش لەگەڵیان بوو مەجموعەیەک بوون لێران لەو ئەکادمیەی ئەندام بوو جەنابی حاکم ئێمە هەرچەند لە خزمەتی جەنابی مامۆستادا بین وەک وفایەک بەڵام هێشتانەکە بەشی ئەو ناکە لەبەرەوەی هەرچەند بەرنامە لەسەر بکرێشتانەکە کەمە ئەمە سوپاسی جەنابت دەکەین سوپاسی ئەوەی کازێتمان دای منیش بەناوی خۆم و بنەماڵەکەمان و خزم و کەسەکانم بەناوی فەرهادیەکان و عەشیرەتی مەمانیش چکە ئێمە مەمان بووینە زۆر سوپاسی ئێوە دەکەم سوپاسی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم سوپاسی ئەو هەڵوێستەتان دەکەم کە کەسانێکی خەمخۆری ئەو شارە ئەو دینەی و ئەو وڵاتەی بەسەر دەکەنەوە بەڕاستی زیندووکردنەوەیەکە ئەوە زۆرێکە لە زیندووکردنەوەی ئەو کەسانەی کە خۆیان تەرخان کرد ژیانی خۆیان تەرخان کرد لە بۆ ئەو خەڵکەی بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان ئەوەی پێشکەشمان کردن بەشێکی کەم بوو لە ژیانی جەنابی مامۆستای کۆچکردوو ئێمە دەخوازین کە توانی بێتمان حەقێکمان بە ژیانی مامۆستای دابێ بۆی کە مامۆستایەکی وا خەمخۆر لە خەمی خاک وڵات و نیشتیمان لە خەمی گەیاندنی پەیامی پیرۆزی ئیسلام مامۆستایەکە سەراپا بریتی بوو لە ڕەحمەت و میهرەبانی بۆ دەوروبەر و بۆ هاو نیشتیمانیان و ڕەفیق و دۆست و حبابەکانی مامۆستا جێگەی ئەوەیە کە شانازی پێ بکەین مامۆستای هەڵکەوتوی کوردان بووە ئێمەش خوازیارین کە توانی بێتمان لەو بەرنمەیە حەقێکی کەمان بە ژیانی ئەو دابێ وەکو وەفایەک بۆی بەرامبەر
ئەو معریفەت و زانست و زانیاریەکە پەرش و بڵاوی کردێ ئەوەی خۆشەویستیش لەگەڵمانە سوودمە بێن و توانی بێتمان کە ڕەزامەندی خی گەورە لە پێشکەشکردنی ئەو بەرنامە بەدەستمان هێنابێ تاکو دیدار بە خی گەورە سپاردن. سلام علیکم ورحمة الله وبركاته.